خۆشەویستانم ئەو کاتتان شاد. هەروە دێ و وڵاتانی زیاتر لە نێو کۆمەڵگای نێونەتەوەییدا دەنێن بە هاوبەندی نوێی ئۆپۆزیسیۆنی سووریادا. لە ماوەی ڕابردوودا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش بە فەرمی دانینا بە ئەم هاوبەندیە نوێیەی ئۆپۆزیسیۆنی ئەم وڵاتەدا. گرنگی ئەمدان پێدانانە لەوەدایە یەکەم دوورخستنەوەی تونڕەوانە لە ئۆپۆزیسیۆنی سووریا و دووهەمیش فشارێکی زیاتر دەبێت بۆ سەر بەشار ئەسەد سەرۆکی سووریا. هاوکاتی بەدەستێنانی سەرکەوتنی زیاتری سەرهەڵداوانی سووریا بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما دەڵێت دانپێدانان بە دژەبەرانی سیاسی سەرۆکی سووریادا شەڕەکە دژی بەشار ئەسەد بەهێز دەکات. ڤیکتۆریا نۆلاند دەمڕاستی وەزارەتی دەرەوەی ئەمریکا. دەمێکە دەڵێن لە نەبوونی هیچ هەنگاوێک لەلایەن ڕژێمەوە بۆ کۆتاییهێنان بەم قەیرانە لە نەبوونی هیچ وابەستەیەکی ڕژێمی سووریا بە قۆناغی گواستنەوەوە چەندێ بتوانین بەردەوام دەبین لە پشتیوانی ئۆپۆزیسیۆن. نۆلاند دەڵێت ئەو دانپێدانانە یارمەتی دەردەبێت بۆ سووریایەکی بێ ئەسەد. دەرفەتێکی باشتریشمان دەداتێ بۆ ئاراستەکردنێکی باشتری کۆمەکی نالەشکری کە ڕاستەوخۆ دەگاتە دەستی ڕێبەرانی سیاسی ئەنجومەنەکانی ڕێکخستن بە تایبەتیش لەو شوێنانی سووریادا کە ڕزگار کراون. ئەم کۆمەکانە دەشێ یارمەتی ئەنجومەنە خۆجییەکان بدا بۆ ڕێخستنێکی باشتر لەگەڵ سەرهەڵداواندا. مەڵەوە ئەنەسەن شیکەرەوە لە نێوەندی کاتۆب بن کە لە واشنتن دەڵێت جەنگاوەرانی دژە ئەسەد دەروادێ و باشتر کار دەکەن. ئێستا ڕێبەرانی کاریگەری ئەو هێزە سربەخۆیانە دەبینین لێک نزیک دەبنەوە و پێکەوە گرێ دەدرێن و پێکەوە کار بۆ ڕووخاندنی ئەسەد دەکەن. لە شانچینی مەغریب دانرا بە هاوبەندی ئۆپۆزیسیۆنی سووریادا کە نوێنەرایەتێکی بەرفراوانی لەخۆگرتووە بە بەراورد لەگەڵ هەوڵەکانی ڕابردوودا بۆ یەکبوونی ئۆپۆزیسیۆنی سووریا. بەڵام هێشتا لایەنەکانی ئەم هاوبەندیە نوێیە ڕێنەکەوتون لەسەر پێکێنانی حکوومەتی قۆناغی گواستنەوە. مالک العەبدا شیکەرەوەی سیاسی دەڵێت هێشتا جیاوازی گەورە هەن لە نێوان سکیلارەکان و ئیسلامیەکانی ناو ئۆپۆزیسیۆندا. پێدەچێت ئەخوانەکان باڵادەست بن کە سەرنجڕاکێشنین بۆ ڕۆژاوا هەر چۆنێک بێت ڕۆژاواوە هەز دەکات پێویستە ڕەوایی بدات بە ئۆپۆزیسیۆنی سووریا جا بە هەر بەرگێکەوە بێت چونکە ڕووداوەکانی سووریا زۆر بە خێرایی ڕەتدەبن. مەڵۆ ئەنسن دەڵێت دانپیادانانەکەی ئەمریکا هەوڵێکە بۆ دوورخستنەوەی تونڕەوان لە ئۆپۆزیسیۆن. ئەمە هەوڵێکە بۆ ڕەوایدان بە هێزی میانەڕەوی سەرهەڵداوان کە زیاتر سیکولار بێت. تەنانەت لەگەڵ دانپێدانانەکاندا بە هاوپەیمانی نوێی ئۆپۆزیسیۆنی سووریادا بەڵام بەرپرسێتی لەو ناوچانەی بەدەست سەرهەڵداوانەوەن بەهۆی وێرانکاریەکانی 21 مانگەی شەڕەوە زۆر سەختە. نەتەوە یەکگرتوەکان وهای مەزەندەکردووە نزیکەی 2 ملیۆن خانوبەرە وێران بوون و هەزاران خوێندنگا و کارداریش ڕووخاون.